بەڕێزوڵای زەکی کوردی عالەم سلێمانیە بووە. بە دروشمی پایتەختی ڕۆشنبیری جوانیەکانی نەمایش دەکات. هەفتەی ڕۆشنبیری سلێمانی دەستی پێکرد. سەرەتای چالاکیەکان بەکردنەوەی پێشنگایەکی کتێب بوو، داشکانی لە سەدا 30 بۆ کتێبەکان و ناساندنی بڕاندی چەند خاوەنکارێکی کوردستان دەستی پێکرد. بەڕێوەبەری گشتی کتێبخانەی سلێمانی دەڵێت 25 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بە هەزاران ناونیشانی کتێب لە پێشنگای کتێبدا بەشدارن. پێشنگەکە کتێبخانەی گشتی و بەڕێوەبەرێتی چاپ و ڕاگەاندنی سلێمانی پێکەوە کردومانەتەوە ماوەی 8 ڕۆژ بەردەوام بێت، ڕۆژانە لە سەعاتدا تا 6 ئێوارە. 25 خانی چاپ و بڵاوکردنەوە لە شاری سلێمانی لەگەڵ خانە و چاپ بڵاوکردنەوە لە کوردستانی ڕۆژهەڵات بەشداریان کردووە و داشکاندنەکان لە سەدا 30 دەست پێکا بۆ سەدا 50. ئەمساڵ چالاکیەکانی هەفتەی ڕۆشنبیری سلێمانی بەهۆی پەتای کۆرۆناوە وەکو پێویست بەڕێوە ناچن. چالاکیەکان زیاتر هونەری و ئەدەبی و کردنەوەی پێشنگای کتێبە، بۆ سەرجەم بۆنەکانیش کەمتر لە 30 ملیۆن دینار لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری تەرخان کراوە. ئەوی لە ڕاستیە چالاکیەکە زۆر لە ئێستا فراوانتر بوو، ئەوی کە بەرنامەی بۆ دانرابوو چالاکیەکی هەمە چەشنی ڕووناکبیری و کۆمەڵایەتیش بوو. کۆمەڵی چالاکی جۆرا و جۆر بوون، بەڵام بەهۆی پەرەسەندنینەوەی دووەمی کۆرۆناوە بەشێکی زۆر لە چالاکیەکان ڕاگیرە. ئەوەی کە ئێستا ماوەتەوە پێشانگای کتێبە کە لە کتێبخانەی گشتی سلێمانی کراوەتەوە لەگەڵ چەند کۆڕێکی ئەدەبی و کۆڕی شعریە، لەگەڵ پێشکەشکردنی چەند شانۆگەریەکە کە یادی شانۆی ڕۆژی شانۆی جیهانی بڵین هەرەکەوێتە ناو ئەم فیستیڤاڵەوە. بودجەشی بۆ تەرخان کراوە، هەر لە پارەی پایتەختی ڕۆشنبیری بڕێکی بۆ دیاری کراوە. ساڵی ڕابردوو بەهۆی هاتنی پەتای کۆرۆناوە هیچ چالاکیەکی هونەری و ڕۆشنبیری لە سلێمانی بەڕێوە نەچوو، بەڵام ئەمساڵ بەشێک لە چالاکیەکان بە لەبەرچاوگرتنی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بەڕێوە دەچن، تیایدا چەندین لێکۆڵینەوەی ئەدەبی هونەری و ڕۆشنبیریش پێشکەش دەکرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.